سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە دابانەمینتان لەگەڵ چانە دابانی یونیڤرسم تەمان پاش ئەوەی کە نرخی دۆلار لە بازار بووە نرخەک و لە بانقی مرکزی بۆ نرخێکی تر زۆربەی خەڵک خەریکی ئەوەی بوو کە ئۆنلاین کەشت بکرێتن یان کارتی بانک خۆشتانە دەربێنێتن زۆرترین کار دەربێنێت ئێستا خەڵکێکی زۆر خبرەتی زۆری هەیە لە کارتەکانی بانک و دەزانین چ کارتێک باشە و چ کارتە خراپە بەس ئەمن لێرە لەو ڤیددیۆیە باسی تەجروبەی خۆتان دەکەم لەگەڵ ئەو کارتانەی کە بەکاری دێنم و کامیان لە ڕووی نرخ گونجاوترە کامیان لە ڕووی خزمەت گوزاری کە پێشکەش بە ئەوەکانی خۆی دەکەوە هەروە کامیان لە ڕووی ئەپلیکیشن کە ئێستا ئەپلیکیشن یەکێکە لە هەر شتە گرینگەکان لێرەوە بۆتان باز دەکەم کە ئەو کارتانەی کە بەکاری دێنم چۆن و چۆن نییە لایک ڤیددیۆکە لە بیرمەکەن لەگە سەبسکرایبی چێناڵەکە دابانەمینتان لەگەڵە و هەروەها بۆ ئەو کەسانەی کە تا ئێستا سەبسکرایبی چێناڵەکان نەکردو نزیکەی 150 ئەو کەسانێک کە بینەری ڤیددیۆیەکانن تا ئێستا سەبسکرایبی چێناڵەکان نەکردووە طبعاً یەکەمین کار کە باسی دەکەم ئەویش کارتی جیهان بانخە طبعاً بانکی جیهان کە ئەو کارتە ئەکاونتی هەژماری منە طبعاً ئەمن پێشتر بانکی جیهانم هەبوو بەس دامخست ئەو پێشەوەی کە نرخی دۆلار ئۆشتانی لەبێ ئەوەی کە بانکی جیهان ئەتا حدێک باشە کە فەرعی زۆرە و لە هەمان کاتدا بانکەکەی زۆر بانکەکە زۆر قەڵباڵغنی کە کێشەک تێ لە ڕووی تەکنیکیان لە ڕووی هەر کێشەیەک بەس ئەوەندە خراپە کە ئەپلیکیشنەکەی لەو باشانە نییە دەتوانم بڵێم ینی لە وەسەتیش خوار وەسەتی شتێک ینی شتێکەوەترە بەس لە هەمان کاتدا ئەپلیکیشنەکان توانی ئەکتیڤیکێ دەبی ئیلا بچی سەردانی بانکی بکەیت هەروە لە ڕووی نرخەوە ئەو بانکە تقریبان شتێک لە FIB هەرزانترە و شتێک لە بانکەکانی دی گرانترە بەس هێشتا لە نرخە هەرە گونجاوەکان نییە ئەو بانکە بۆیە بەڕای من اختیارێکی باشە بەستی باشتر هەیە بەس کارتەکەشی ماستەرە ڤیزە نیە هەروە اختیارێکی تر ئەوەیە کە ئەوەش زێنکاشیە طبعاً زێنکاش وەکو محفەزەیە وەکو جزدانە وەکو فاسپەی لە هەمان کاتە دەتوانی کار دەربێنی طبعاً زێنکاش کاتی خۆی لە هەولێر ڕاوەستا بوو لەگە سلێمانی دۆک بەس من لە کەرکوو کردمەوە ئێستاوە بزانم کراوەتەوە و نرخی هەڵەت نەبم زۆر ئەوە نییە قەت ئۆنلاین شتم پێ نەکرێ بەس لە گرانەکان نییە و لە هەرزانەکان نییە بەس زێنکاش یەک شتی باشە محفەزەکە لە باشووری عێراق خەڵک زۆر بەکاری دێنی ینی وەکو فاسپەی نییە بۆیە جاری وای شتێک ئۆنلاین داوا دەکەی لە جنوب بەدەتوانی بە کارتی زێنکاش ئەو کێشانە حەل بکەی و لە هەمان کاتدا هیچ پارەی وای تێ ناچی ینی با هەبی هیچ زەرەرێکی لێ ناکەی لەبەرەوەی ئەو کار شەریکانە وەکو زێنوانەوانە شەریکی گەورەن احتیمالە لە کوردستانی زۆر بەقۆت بن لە داهاتوو هەروە کارتێکی تریش ئەوی کارتی کیو کاردە کە پێی دەڵێن بانکی ڕافیدین غەڵەت نەبم طبعاً ئەو کارتە نرخی زۆر گونجاوە دۆلاری تقریبا 134 حساب دەکاتن بەس لیمیتەکەی زۆر کەمە غەڵەت نەبم وابزەم دەتوانێت تا ملیۆنێک داخل بکەی و لەوە زیاتر ناتوانین داخل بکەی و ئەپلیکیشنەکەی دەرەجەیەکە دەتوانم بڵێم ڕکابەرێکی سەرسەختی FIB ئەپلیکیشنەکەی هەروەها کارتەکە لە زۆر ڕووەوە کارتەکی باشە و لەمان کاریشدا شێوازی داواکردنی کارتەکەی کە ئۆنلاینەوە بۆ دێتە ماڵەوە کات فری بوو بە فری داوام کرد زۆر باشە و خراب نییە هەبی ئەگەر لە مستەقبل بانکەکانی عێراقیش بێن بۆ معاشی مۆزەفەکانی هەرێم دەتوانی ئەوەی بەکاربیێنی وەک ئەوە وەکو دەتوانی بەکاربیێنی وەکو باکەپێک هەروەها کارتی تر کارتی FIBە ئەو کارتەش ڤیزەیە و پلاتنیۆمە طبعاً ئەوە کارتی دووەمە کارتی یەکەمم پێشەوەی دەربچیتن کە ڕسمی کاسی عالەمی لەسەر بوو قەتەر ئەو کارتم بزر کرد بزرم نەکرد بەس مشکلێکی دروست بوو ئەکاونتەکەم وەک بڵێ بزر کرد بوو دووبارە کارتەکەم دەرینەوە بە ڕقمێکی تر کە ئەو کارتەیە و لە هەمان کاتدا ئەو کارتە پلاتنیۆمە تۆزێک مواصفاتی بەحساب زیاترە بەس FIB نرخی گرانە ینی نرخی ئەتا بڵێ گرانە لەمان کاتدا نزیکەی 140,000 بۆ $100 لە هەمان کاتدا ئەو کارتە کە دەسیە بانکەکە خزمەت گوزاریان بانکەکە زۆر ئیزدیحامە و بە پێویست ناتوانانی ئیسراحەتی خۆت وەرگری پرسیاری خۆت بکەی یان کە بانکەکە تازەی زۆربەی مۆزەفەکان بە پێویست زانیاریان نییە زۆر دەنێرنە قسمەکانی تر بۆی تەکیر ببنەوە و زۆربەی جار حەلیان نییە لەو تەجروبەی کە من هەمبوو لە ئەکاونتەکەونەکەی FIB بەس بانکەکە کە ضروریە زۆر هەبیتن لەبەرەوەی زۆربەی خەڵک بەکاردێنی شێوازی پارە داخلکردن و پارەدەرهێنانی ڕێک مەلحەم ئەوەندە خۆشە و ئەپلیکیشنەکەی لە کەوکەبێکی ترە ینی ئەوەی FIB بردیتەوە و گرێوی FIB بردیتەوە
شێوازی پارەداخلکردن و پاردەژێنانە و هەروەها لەمان کاتیشدا ئەپلیکیشنەکەیتیم. هەروە کارتێکی تر ئەوەش کارتی TBI بەس کارتی پێدەم ڤیزە گۆڵد کە ئەو ڤیزەیە کات خۆی دەرمێنا بۆ دۆلار ئەو کارتی دینار و دۆلار جیا بوو هەروەها ئەگەر بە دینار شت کڕیبا بە دۆلار زەرەر دەکردنەکە وەکو ئێستا کە ئەو کات دۆلار بە 120 بوو لەمان کاتێتە لە بانکی مرکزی هەر بۆ سعرە بوو ئەو کارتم دەرێنا بەس ئێستا ئیسفادەی نیە و خەڵک بەکاریشی ناهێنێتن ئەو کارتە و لە هەمان کاتیدا ئەو کارتە زۆر ئەوە نییە ینی بڵێم کە بە تەواوەتی هەموو ئیشەکانەوە دەکات بەس لە ڕووی ئەپلیکیشن و ئێستا لە ئاخر کارتی بۆتان باز دەکەم TBI هەروە کارتی کۆتایی کە بۆتان باز دەکەم ئەویش کارتی TBIە کە کارتی دینارە پێدەم ڤیزە کلاسیک ئەوە یەکێکە لە کارتە هەرە نازدارەکان لە ڕووی نرخەوە تقریبا دۆلاری بە 134 شتێکی کەم زیاد و شتێکی باش کەمتر حساب دەکاتن و لە هەمان کاتیشدا بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئۆنلاین مشکلی نەبووە یان لە سەفەر و لەو شتانە ئێستا بۆ نمونە FIB من سەفەرم کرد پار تقریبا بۆ مای ڕۆژێک وەستا 2 ڕۆژ وەستا بەبێ خەڵک ئاگدار بکرێت و ئێستا خەڵک ئاگدار دەکەنەوە کە دەوەستێتن ئەو کات بەبێ خەڵک ئاگدارکەنەوە ئەگەر پارەی کاش پێ نەبی یان لە وڵاتێک بی ئیلا ئۆنلاین وەرگری ئەو بەجددی کێشێکی زەخم لە بۆ دروست دەکاتن بۆیە TBI لەو شتەیە پێرفێکتە لە ڕووی پارە حسابکردن پێرفێکتە بەس لە ڕووی خزمەت گوزاری بانقی کە دەچی باوەڕکە لە خۆت بێزار دەبی ئەوەندەی زعجە پارەداخلکردن و دەرهێنان لەمان کاریشدا لە ڕووی ئەپلیکیشن سەقەترین ئەپلیکیشنی هەیە ئەپلیکیشنەکە بە دوعایش دەکات ینی بچێناوی بێ دەرەجارکی ناتوانین بچێناوی چارەگەک چاوەڕێکی پڕی خەلەلا و بەخۆی ئەکتیڤ نابی دەبیدایم سەردانی بانقی بکەی بۆت ئەکتیڤکەن ینی 50,000 و مشکلی تری ئەپلیکیشنەکە لەمان کاریشدا ینی بە بەردەوام دێن ئەپدەیتمان بۆ و ئەپدەیتمان بۆ و ئەتاستا هیچ شتێکوە نەگۆڕای هەروە هەندێک کارتی ترێک کە من نیمە لەوانە ئێوە معلوماتانە بی لە کۆمنت بۆم بنووسن کارتێکی ترێک خەڵک زۆر مەسیلەکەویش کارتی ئارتی بانکە کە دۆلاری 132 حساب دەکات بەس لە ڕووی حسابکردنەکە و لە ڕووی پارە و لە ڕووی ئەپلیکیشن و خزمەتگوزاری هیچ زانیارێکم نییە تا ئێستا دەرمێناوە ئەگەر زانیاریتان هەیە و تەجروبەتان هەیە لە کۆمنت بۆم بنووسن ئەگەر وابی بامنیش ئەو کارتە دەربکەم بەس وەک پێم گوتن کارتەکان زۆر تایبەتن ئەوانەی TBI و لە هەمان کاتدا FIB لە ڕووی شێوازی پارە دەرهێنان و پارەداخلکردن و ئەپلیکیشن ما باقی کارتەکان دیش هەمووی تقریبا فری بوو بەلاش و بە ئاسانی دەدات گوتم با هەمبی هیچم زەرەر نەکردی خواتان لەگەڵ